بەناوی خوا سڵاوتان لێبێت بەڕێزان بەژمارە باز لە بەهێزترین دەسوپا لەسەر ئاسی جیان و لەسەر ئاسی خۆرەڵاتی ناوەڕاست و ئاستی وڵاتانی عەرەبی دەکەین. مەڵپەڕی بەناوبانگی گلۆبال فایر پاوەر نوێترین ئاماری سوپاکانی جیانی بۆ ساڵی 2023 بڵاو کردوێتەوە کە بەهێزترین دیاری کردووە بۆ ئەمەش پشتی بە کۆمەڵی هۆکار بەسووە لەوانە کەلوپەری جەنگی ژمارەی دانیشتوان و هەڵکەوتەی جوگرافیە. لەگەڵمان بن بەهێزترین سوپاکانی جیهانتان پێدەناسێنین. سەرەتا لە ڕیزبەندی وڵاتانی جیهانەوە دەست پێ بکەین. دەسوپا یەکەمیان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە کە ژمارەی سەربازەکانی 1,390,000 سەربازە، ژمارەی سەربازانی یەدەک 442,000، هێزی ئاسمانی 13,300 فڕۆکەی جەنگی جۆراوجۆرە، هەروە ژمارەی تانک، ژمارەی چەکی تانکی 5,500 تانکە، هێزی دەریایی 484 پارچەی دەریایە، پارچەی دەریایی لە غەواز لە بەلەم کەشتی جەنگی پێکدێت و بودجەی بەرگری ساڵانەی 761 ملیار دۆلارە. بچین بۆ هێزی دووەم. هێزی دووەم رووسایە لە ڕووی بەهێزترین سوپای وڵاتانی جیهان، ژمارەی سەربازەکانی 830,000 سەربازە، سەربازی یەدەک 250,000 سەربازی یەدەکی هەیە، هێزی ئاسمانی 4,128 فڕۆکەی جەنگی جۆراوجۆری هەیە رووسیا، هەروە ژمارەی تانکی کە ژمارەی تانکێکی زۆری هەیە 12,566 تانکە، و هێزی دەریایی 593 پارچەی دەریای، هێزی کەلوپەری سەربازی جۆراوجۆری دەریایی. بودجەی بەرگری رووسیا لە ساڵێکە 82 ملیار دۆلارە. بچین بۆ سێم سوپای جیهان کە وڵاتی چینە، ژمارەی سەربازەکانی 2 ملیۆن سەربازە، ژمارەی یەدەک 510,000 سەربازە، هێزی ئاسمانی 3,284 فڕۆکەی جەنگی جۆراوجۆرە، ژمارەی تانک 4,950 تانکی سەربازیە و هێزی دەریایی 730 پارچەی جۆراوجۆرە. بودجەی بەرگری وڵاتەکە بۆ ساڵێک 230 ملیار دۆلاری ئەمریکیە. بچینە سەر چوارەم هێزی سەربازی هێندستانە کە ژمارەی سەربازەکانی ئەوانەی کە خزمەتی سەربازیان هەیە 1,450,000، 155,000 سەربازی یەدەک هەیە و هێزی ئاسمانی 2,210 فڕۆکەی جەنگی جۆراوجۆرە، ژمارەی تانک 4,614 تانکە و هێزی دەریایی 295 پارچەی جۆراوجۆری هێزی دەریایی هەیە و بودجەی بەرگری ساڵانەی 54 ملیار دۆلار. هێزی پێنجەمی جیهانی کە وڵاتی بەریتانیایە، شانشینی یەکگرتووی بەریتانیا، ژمارەی سەربازەکانی 194,000 سەربازە، هێزی ئاسمانی 663 فڕۆکەی جەنگی جۆراوجۆرە، ژمارەی تانک 227 تانکە، هێزی دەریایی 73 پارچەی جۆراوجۆرە و بودجەی بەرگری بەریتانیا بۆ ساڵێک 50 ملیار دۆلارە. بچینە سەر وڵاتانی تر. ڕیزبەندی شەشەم کۆریایی باشوورە کە بە 555,000 سەرباز کە خزمەتی سەربازیانە ڕیزبەندی شەشەمی گرتووە، حوتەم پاکستانە کە 654,000 سەربازی هەیە، ڕیزبەندی هەشتەم وڵاتی یابانە 240,000 سەربازی هەیە، ڕیزبەندی نۆیەم فەڕەنسایە بە 205,000 سەرباز، ڕیزبەندی دەیەم ئیتاڵیا 170,000 سەربازیە. بچینە سەر ئاستی وڵاتانی عەرەبی. میسر یەکەمی گرتووە، سعودیە دووەمی گرتووە، جەزایر سێمە، عێراق پلەی چوارەمی وڵاتانی عەرەبی گرتووە، پێنجەم ئیماراتە، شەشەم مەغریبە، حوتەم سووریایە، هەشتەم وڵاتی قەتەرە، نۆیەم تونسە، دەیەم یەمەنە. سەبارەت بە سوپای عێراق، دیارە سوپای عێراق بەراورد بە 2022 ئاستی سوپاکەی دابەزیوە. پێشتر سوپای عێراق لە ڕیزبەندی 34هەمین سوپای جیهان بوو، بەڵام لە 2023 دابەزیوە بۆ 45هەمین سوپای جیهان. ژمارەی تانک لەسەر ئاستی وڵاتانی عەرەبی، میسر پلەی یەکەمی گرتووە، وەکو چۆن لە سوپاکەش پلەی یەکەمی گرتووە، 4,664 تانکی هەیە. سووریا پلەی دووەمە 2,616 تانکە، مەغریب دێ دواتر 1,761 تانکی سەربازی هەیە، جەزایر 1,700 چەکی تانکی هەیە و ئەردەن 1,578 تانکی هەیە، سعودیە 1,273 تانکی، عێراق 923 تانکە. لەسەر ئاستی خۆرەڵاتی ناوەڕاست بەهێزترین سوپاکان یەکەم سوپای تورکیایە
دووەم میسرە، سێم ئێرانە، چوارەم سعودیەیە، پێنجەم جەزایرە، عێراق وڵاتی شەشەم لە سەراستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، حوتەم ئیماراتە، هەشتەم وڵاتی مەغریبە، نۆیەم سووریایە. گەورەترین بودجەی بەرگری لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سعودیا 46 ملیار دۆلارە گەورەترین بودجەی بەرگری هەیە، دواتر ئیمارات دێت 25 ملیار و 26 ملیۆن دۆلار، بامان شێوە تورکیا دێت 25.2 ملیار دۆلار، دواتر ئیسرائیل دێت 24.3 ملیار دۆلارە، جەزایر 9.9 ملیار دۆلارە، سەڵتەنەتی عەمان 8.3 ملیار دۆلارە ئەوە ساڵانەیە، کویت 8.1 ملیار دۆلارە، قەتەر 5.8 ملیار دۆلارە، وڵاتی عێراق 5.7 ملیار دۆلارە، ئێران 5.5 ملیار دۆلارە. بەڵاوی کە بینیتان بەهێزترین سوپاکانی گیان بوون لە سەراستی گیان و لە سەراستی خۆرهەڵاتی ناوەڕاست و وڵاتانی عەرەبی بە پێی ماڵپەڕی گلۆبال فایر پاوەر کە ساڵانە بە کۆمەڵێک هۆکار ڕیزبەندی بەهێزترین سوپا دیاری دەکات. بەخوای گەورەتە